ئاشکرا لە هەموو شارەکان وڵاتەکانی جیهان ساڵ دوای ساڵ سیستەمی هاتوچۆ دەبێت بەرەو پێش بچێت، بەڵام وەکو دیارە لە شاری خانەقین کارەکە بە پێچەوانەیە. ئەگەر سەیرێکی پێش ساڵانی 2017 بکەین دەبینین لەلایەن حکوومەتی یاریەتی کوردستانەوە و بەشی پۆلیسی هاتوچۆی خانەقین ئەو کاتە ترافیک لایتە زۆربەی چوارڕیانەکان دادەنرا و جادەکان تەختی دەکرا و لە زۆربەی شوێنەکانی ناو شار تابلۆکانی ئاگادارکردنەوە دادەنرا. من قسم لەگەڵ مقدم حیدەروەلا بەرەوبەری بەشی پۆلیسی هاتوچۆی خانەقین کرد، ئەوەکو باسی کرد وتی پاش ئەوەی زۆربەی شوێنەکانی ناو شاری خانەقین تابلۆکان دانرا و تەختیت کرا، هەستای لە ساڵی 2015ەوە ترافیک لایتمان لە چوارڕیانەکان دانا، بەڵام لە پاش ساڵانی 2017ەوە نەمانتوانی پەرە بۆ سیستەمە بدەین چونکە دەسەڵاتی حکوومەت هەرێمی کوردستان لەم شوێنانە سنووردار کرا. هەروەها وتی شاری خانەقین یەکەمین شار بووە لەسەر ئاسی عێراق و کوردستان کە ترافیک لایت نەک تەنها بۆ ئۆتۆمبیل بەڵکو بۆ پیادەشی داناوە، بەڵام وەکو دەبینین لە پاش ئەو ساڵانەوە هیچ پەرەپێدانێک نەکراوە بە سیستەمی هاتوچۆ بۆ وەرگرتنی بیرۆڕای هاوڵاتیان. با بڕۆین با بزانین ئەوان بیرڕایان چیە دەربارەی سیستەمی هاتوچۆ لەناو ئەم شارە. طبعا ترفق لايت فرد شتيقة حضاري أول شيء نفس الموضوع اللي قال كردي من يوران الزحام رصيد طبعا لفلكي كرندي دولة كمي مضايقات هنا والسن عالم داوز عوائل فازدحامات شدة تلا جسرقة نادوني من يميك هورن بدليك نادرا يعني إلا بغداد بالشارع تربو دق هورن كنت درا الثقافة من الثقافة ما الحمد لله خاصة فأقريما باي ترفق لايت باي نكار فرمه مرة شارع ثقافة شارع أرى أمان أرى حوادث لا سامح الله كموجود إما لي في الكئمة يعني حفتيك خزاني دو شوي حادث يمكن ما أطوري دو شو بي فقشت روجي حوادث بسبب دو تشتا يكي لولا في الكاجوتيا حجب رؤية كردية يكي لا شارع بريدة وتيا هم حجب رؤية كردية شواخصنا علاماتنا حدائق دارقان يعني قشتي أي عدم تنظيم علامات مرورية أي سببية براسي أجر بحثه بكين سيستمي هاتوچۆ لە خانەقین بەر لە چەند ساڵێکی مقارنة بەئیسا ئەکید ئەوسا خاستر بی ئەگەر بتوانین تەکید ئەی مقارنەش بکەین ئەوسا ترافیک لایت بی علامات مروری بی حواجز مروری بی بەڵام بەداخەوە ئیسا کشیان تێکچینە لە دوای ئەوەی مرور هەرێمی کوردستان لە خانەقین کاری جوان کرد مروری دیالە هاتن قسووریان نییە لە بواری تەنفیذ قوانین بەڵام بەداخەوە هیچ اهتیمامی نەدان بە علاماتی مروری ترافیک لایتات حواجزی مروری تەنها بەس مرورەکەیان موجودە لە جعدە و لە بەیانی و تا شەو.